دوای زیاتر لە مانگێک لە بڕیاری ڕاگررتنی هاتوچۆیان لە شاری سلێمانی بە شێوەیەکی کاتی و لەلایەن سەرۆکی حەزبی دەسەڵاتی زۆنەکەوە بڕیاری ئاساییبوونەوەی هاتوچۆ بۆ ئۆتۆمبیلە بێسەرەتاکان دەرکرا. بڕیاری گەڕاندنەوەی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان بۆ شەقامەکان بڕیارێکی حکومی و فەرمی نییە. بەم هەنگاوەشەوە هێشتا دەیان هەزار خاوەن ئۆتۆمبیل نازانن ئایندەی ئۆتۆمبیلەکانیان چی بەسەردێت. بەمەش هەر یەکەیان چارەنووسی دەیان هەزار دۆلاریان بە نادیاری ماوەتەوە. دەرچوونی بڕیاری ئاساییبوونەوەی هاتوچۆی ئۆتۆمبیلی بێسەرەتا لەسەر شەقامەکان لەلایەن بەرپرسێکی باڵای حیزبیەوە ئەو ڕاستیە دەسەلمێنێت کە هێشتا لە هەرێمی کوردستان ڕێز لە دامەزراوەی فەرمی ناگیرێت و سیستمەکە بە شێوەی میرنشینی بەڕێوە دەبرێت. وەک چۆن بۆ ڕێگەدان بە هاتنە ناوەی ئەو ئۆتۆمبیلانەیش هیچ حسابێک بۆ یاسا و ڕێنماییە بەرکارەکان نەکرا و دواتریش لە بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆیاندا بیر لە کاریگەری بڕیارەکە نەکرایەوە. لە نێو حکوومەتێکی دامەزراوەییدا یاسا و بڕیارەکانی پەیوەست بە ڕێخستنی ژیانی هاوڵاتیان دەبێت لەلایەن دامەزراوەکانی یاسادانان یان جێبەجێکردن یانیش لیژنە پسپۆڕەکانەوە دەربچێت. بەڵام لە پرسی ئۆتۆمبیلی بێسەرەتادا کە زیاتر لە مانگێکە لە زۆنی سەوز بووەتە جێیباز ئەوە بەدی نەکرا. لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیان دەیان هەزار ئۆتۆمبیلی بێسەرەتا هەن کە دەسەڵاتداران هاوشێوەی مادەی خۆراکی بەسەرچوو دەرمانی زیان بەخش و چەندان قاچاقچێتی دیکە ئۆتۆمبیلی بێسەرەتایشی بەمەبەستی پڕکردنی گیرفانی خۆیان لەسەر حسابی هاوڵاتیان و بێڕەچاوکردنی دۆخی ئەمنی و مەرجی توندوتۆڵی هاوردەی بازاڕەکان کرد و ڕێگەی بە مامەڵەکردنیان داوە و لەو چوارچێوەیەشدا بەشێک لە ئەنجامانی هێزی ئەمنی و بەرپرسانیش خۆیان لە بەکارهێنانی ئۆتۆمبیلی بێسەرەتا بە دوور نەگرتووە. لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆری ئۆتۆمبیلە بێسەرەتاکان لەلایەن ئەو هاوڵاتیانەوە بەکاردەهێنرێن کە ئاستێکی دارایی مامناوەند و هەژاریان هەیە و بەهۆی کەمی نرخەکەیانەوە بەراورد بە ئۆتۆمبیلەکانی دیکە پەنایان بۆ بردووە. بەڵام حکوومەت ئامادە نییە ژمارەیان پێ بدات و چیدی ڕێگری لە هاوردەی هاوشێوەکانیان بکات. هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە لەلایەن پارتی و یەکێتیەوە بەڕێوە دەبرێت. بە درێژایی زیاتر لە 3 دەیەی ڕابردووش بازیان بەسەر دامەزراوە فەرمیەکاندا داوە و چەندین بڕیاری حەزبی و کەسیان لە شێوەی دوو ئیدارەیی داخستنی پەرلەمان داهێنانی سیستمی جۆرا و جۆر لە موچەدا دەرکردووە و وایان لە هاوڵاتیان کردووە بۆ چارەسەرکردنی گرفتەکانیان لە بری دامەزراوە حکومیەکان پەنا بۆ بارەگا و کەسایەتیە حزبیەکان بەرن.